أي وقتو قشت وقتك دان وخير هاتي منو خزمتدان وحلقة تازة لبرنامج خوشەکەدان برنامج نوشیگیاندان هەروەها ڕەمەزان پیرۆز و گشت ساڵێک وەخۆشی و خوددا قوبڵ تاعەت و نێژ و عیبادەتدان بکرد وڕاتیسە خزمەتدان والمەجموعەی خواردن خۆش و تامدار کەمی لە بابەتی ثەقافەی ئاسیەوی کارکەی منم ڕوو کە ماسی سەلەمۆن دیری من و تاوە بڕشنی منەی ئەمجا صوصي ليموني قراي قريمنا لا أخيره كمي زلاطي سوتي وليو تقديم كيمن بالإضافة إلى برنج صويا صوص أم جال دواي أو إن شاء الله شوربة يجي صوصات هرانا دروس كيمن وطريقي فراء مبسط فراء خوش أم جا لا أخيره شريني بقلاوي قرادان دروس كيمن كبقلاوي كي سريع خوشو تامدارة طبعا قبل كشتي هروها زانن بايتا دەست کیشەکانمان بکەینە دەست دوای ئەوە دەستکەمە دروستکردنی برنجی سەلەمۆنەگە برنجی سەلەمۆنەگە کە برنج سۆیا سۆسە برنجی فرە سەهلە هیچ نییە توای من مکەوێنات بەسیط توای من کە سۆیا سۆس توای من لە کشمارکەتی هەست کەمی زبدە و هەروەها برنج طبعا ئەوەڵ جار چاوەڕێکەی من وەحاڵ کەمی قەزانەکەمان گەرمە بوود دوای ئەوە یەک کەوچک زبدەکەیم نەناوی یاخۆدان ئەگەر حەزکەن و ڕێن کوردی بکەنەی بەس خۆی زبدەکە عادەتەن ئەرە برنج سۆیا سۆس ئەساسی زبدەست دوای ئەوە کە بەس چاوەڕی کردی من و کرجارێک کە زبدەکەمان بتاوێتە و ئینشاءڵڵا دوای ئەوە دەستکەمە دروستکردنی برنجەکە و هیلیمنەی وەسراحی خۆ بوو طبعا ئەرا برنج سۆیا سۆس نەخوێ وەکارتێری من نەبەهارات وەکارتێری من و نەهیچ لیان خۆی سۆیا سۆسەکە عادەتەن مزریک هاناوی سوێریک هاناوی یاخۆی خۆی شوورە کەمی شرینیشە یعنی نێتواد مطیبات ئەرای بنێ من جگە لە سیر طبعا بەس وەحاڵ چاوەڕێکەی من کە زبدەکەمان حازر بوود یەک دەنگ ئەرا دوو دەنگ سیرکەیم نەناوی تا تامی خۆشترەوە بوود ئێوە توێنن سیرەکە نەکەنە ناوی مشکلە نییە بەس خۆی ئەساس برنج سۆیا کە سیر هاناوی یەک دەنگ ئەرا دوو دەنگ سیر بکەنە ناوی تەفیر ناکات ئێستا بەس وەحاڵ کەمی بەس سیرەکە ڕەنگ بگۆڕت یاخود شکلی تەغیر بوود یەکسەر سۆیاگەکەیم نەناوی جا دوای ئەوە برنجەکەکەیم نەناوی و ئیضافەرە ئاو ویلیمنەی ئیسراحەت بکرد ئیسا طبعا بەس بە سیرەکە ڕەنگ گۆڕت یەکسەر سۆیا دوو کۆچک سۆیا سۆس هۆکاربارن سۆیاگە بکەنە ناوی برنجەکەدان ڕەنگی بۆرە بوود یاخود شکلی تەغیر بوود طبعا قبل ما ئاوەگە بکەمە ناوی برنجەکە کەمە ناوی تا یەک شکلی ئەرای وەربگرم لە سۆیا سۆسەکە بسم الله سۆیا خۆشە خۆی ئوسوڵ سۆیا لەوە هاتیە لە ئاسیا لە ڤێتنام و سین و ئەیناوە کە هینوەکار هاوردنە سوقان ماسی یاخود سوقان حیوانات بەحری وەکار هاوردنە هارنني والمجموعة سوائل كنناي جاء تقديمي كان وي صوصة ودا صويا صوص خاصة اخوان والفري وقت والسوشي وخواني يسيما برنج صويا صوصة كمان يلي من استراحة بكد تا بوكلدو شوازيق جوان داده فيمان طبعا تا برنج كمان حاضر بود دست كيمنا ماسي دروس كردنگا هيچ نيتوات فرا بسيطة صعبيش نية طبعا زبدة توايمن زبدة دو كوتشك تقريبا زبدة توايمن بس زبدة كمان تايارو بس كما أوا ماسيقم برشنم انجا هلا زيتقي خوي نايلم فرا محتاج تشبود هلا زيتقي خوي زلاطة سوتيقا من طبعا وقت بيش وقت كلان مسي كلان نيك فرا بسيط يك دقة را دو دقة ئەگەر کولەکە بود ئەگەر بڕۆکلیەکە بود یا قڕنابیتەکەی شوەلیانە بکەن
ئیوەش ئەگەر حەز کردن هێنیش ئیضافە بکەن گەزەر ئیضافە بکەن یا خود فاسولیای تەڕ هەم مشکلە نییە. ئێستا چاوەڕێکی من برنجەکەمان تا برنجەکە حازر بووت چاوەڕێکی من زبدەکەمان بتاوێدە و تا دەستکەیمنە سەلەمۆن دروستکردنەکە. طبعا سەلەمۆن فرە ناسکە یەکی لەو ماسیانە کە مەرغوبە نسبەی پرۆتینی بەرزە في نفس الوقت جماعة دايت خوني أرى أولي أن شوريني ناوي أجر كاميرا جرامان بقردي قال ملاحظة وكت شوري الصفرة كيت شوريني ناوي ماسيك خوشيجا صح كم يجرانا بس دي تششت خوشيش جرانا. طبعا أرى ماسي سلمونجا جقلا بيبرشوا خي هيج تروى كارنا يريمن محاولة كيمن بس كمي زبدة كمان تابعارو سلمونجا كمان كيمنا تاوغوا با HTML لناوي نود إمارة جوانكاري نايم نسي. بسم الله. علي واجوان طبعا يكي لتايبت من ديغان ماسي سلمون كدقان لناوي نيا ياخد سقان لناوي نيا. سلمون خوشة على جماعة سكرو والله على قرشتي خاصة يعني شرطني إلا تو نخوش بويدو بخويدي كش كسيفيانت بخويدي خواردن صحيقة خواردن خوشيقة تام دارة ام جائسة بس كمي كزبدقة من تايرو دوسية سير كيم نناوي امجا دست كما رشي بهارات غانم كالعادة. طبعا بس خي رشتوام عفو فلفل رشتوام والخي زبر وتا تاماجي نشر إيسا بينرا عزيزة غانمان آگرگا آگر سلمونا غمان باي فرنود إيسا خيرجيش كماباني جادوي أو هالي جيرمو يا قلبي وكم أرى تا شكلي تررام بسيند. طبعا إيسا بينا لعزيزة كمان جادوي أو كسلمونا غم يك شكل برد إيسا دست كما قلب كردن تا أي لاقي تريشي جوان خيو ببرشكم. سلمون عادة ماسي سلمون ماسي ناسكا وإسراحة تعامل اليوبكن وهين تعامل لنكن ضغط للينكن تا نشيت ياخد نشكت إسا أي لاقي تريش هروها خيو بيبرش كريم لباني با فر لباني نود وعادة عالمي جد سلمون تام خلدت وي فعلا تام خلدت لأن طبيعة ماسي سلمون دايما تشدا بن بحرقة فلين بن بحرقة خولا معرض بودرا تام خولو أي تشتيله بس إما مجموعة مطيبات في قرايني من تام خولقة برا نيد. طبعا إيسا أي ككولاني من في شوختي ما كولاني من نسي يقدر دو دقة علي واجوان واليو تيكالي كيمن تا هم استفادة لا تام قرنابي توي تشتيله بيمن وهم استفادة لا زيتر بورشيت. إيسا برنجا كمان كدست كرده كلانن تقريبا برنجا كمان فرينة معايا إليمني وصراحة خوي بين العزيزة كمان جوان بكلت برنجا كمان ذاتين نورا سلمونا عزيزة كمان عليوا جوان قرنابي تاقو بروتيغا كشتيتيا كل كيمنو عازري كيمن
ئەلیوا جوان فەڵ بۆ قوڵوبیان کەم تا بەس نەکەگە لەری بگری من ئیسە بینەرە ئەزیزەکانمان چاوەڕێکی من بە سەلمۆنەکەمان شکل خۆی بسینت تا حاضر بوو دەرا تەقدیم بەسکەی لە دوای ئەی فاسڵ بیچگە چاوەڕێمان بوون. بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵە طبعاً بڕۆکلی و قڕنابیتەکەم شکل خۆی برد و تقریبا کوڵیا و سوورەوبی ئیسا تا سەلمۆنەکەم حاضر بوود کولەکە گەیشتکەمە ناوی ئەوەڵ جار ئەیلاوم طبعاً هەیە بەهارات نێتوات مجرد دەستکەمی خێ و ئەی تەفاسیلەتوات یۆگەر حەسکەن کەمی ئۆریگانوش بکەنە ناوی مشکلەدان نییە ئەمانەیە لێوا جوان تا شوێنەرە بزانە ئەگەر ملاحەڵەکەن کشتی وە یەک تاوە حاضر کردی من نێتوات خۆدان تێک بێن کشتی وە یەک تاوە حاضر کردی من ئیسا ئەی برادرە ئەزیزانمان تێریم نەیلە حەسکەم بزانم دوێکە چە کردن چە نەکردن لە ماڵ چە حاضر کردن باوگە ئەزیزەکانمان لە ماڵ هەر شەڕکەن یا خەڵاس بیزار بین یان خۆی ڕەمەضان مانگ خۆیانە بەسەر شەڕ و مەرافەت حازرنەوان برادر ئەزیزەکانم ئەویش کولەکەکە کەمی بە بیبەر تیژیش حازر بکەین و لێو خۆشە طبعا سەلمۆنەکە تقریبا 180 حازر بی هەر لە عینەن ئەو تاوەیش تا فرە پیس نەکەی من محاولەکەی من سۆسەکە هەروەی تاوە دروست بکەی من سۆسەکە فرە سەهلە مجرد ليمون مقطع توای من ناعم والكمي كريم توای من والعصير ليمونو كشتي ويكو تيكل كيمن كمي ببرش كينباني وكمي خي كينباني صوصة كماندي وحاضر بون شد إسا لدواي أوا كا بس شاوري كم كولا كجيشم حاضر بود تا هو أوا ملاحظة السلام وانا قرام بكن چون شکل خوی سندو چون جوان سور بی بزانن شکلی چند جوانه چند ڕێک و پێکە حالەکەی من هەر ئەوە هینەگەی خۆی چەویک لە برنجەکەمان دەی من برنجەکەیش فرەی نەمایە تقریبا عادەتەن برنج سۆیا سۆس احتیمالە ئێوە و دڵدان نەود لیان تامی نوعیگە تامی چ دەبان سوشی و هینەکەی بەس حکم ئەوە سەکە ئێمە خواردن تقریبا ئاسیوی دروست کردیمە کە مەجبوری منیش برنجەکەی ئاسیوی بود ئەگەری وە حەسکەم برنج چەرمیۆ لێو تەقدیمەکەن دیەوە خۆدانزانن بەس من حەسکەم برنج سۆیا سۆس بۆ لێو تەقدیم کەم بینەرە ئەزیزەکانمان ئیسە سەلەمۆنەکەمان تقریبا فرەی نەمایە کوڵیا ئەو عەفوەن برشیا لاوەی منەی خين إلى مؤقتا دعاء تقديمي كيمن طبعا إيش فريانا معايا إيش خيمنا أولى إمجا دعاء وصوصة دروس كيمن لدعاء صوص دروس كردناغا دس كيمنا تقديم كردن أرادا وجوان ترين شواز طبعا كولكاغا فرينيتوات وكو خودان زانن كولكاغا هنا ناسك أزوي حاضر بود كولەکە گەیشتلاوەی من ئەلێوا جوان کولەکە گەیشتلاوەی من جا لە ئەخیرەوە تێ من کشتی تەقدیم کەی من و یەک ڕووی زبدەیەک دێنەپی و حاضر بود ئیسا عینەن تاوە فرە پیسمەکەن خۆی لەبوودەوە نەکەگانی کشتی ها لە تاوەگە ئیسە تێم یەک دەنگ لەیمون تەقتێ بکەنەوەی شیوازە يك حمسيك بينه في اليوم كا حمس بي وشيوازا تيونن كروز بكنا ناوي او تيونن نكنا ناوي مشكلة نيا امجا كحمس بي وشيوازا تيمن كريم كينباني كريم طبخ ك
كالعادة كفيردان كردما شين كريم طبخ وكارتيرن ئاگرەکە دام باکس بوود کە کرێم تەوقەکە کرد نەبانی ئەم جاتێن عسیر یەک ئەرا دوو لەیمون کە نەبانی حەسەب حەجم لەیمونەکەدان هیچ نێتوات فرە بەسیتە ئیسەتێ من ڕنگ و تام دەینەپی بنسبەتەرا تامەکە بەس بیبەر ڕەشتوای من هیچ زیاتر نیەتوای من ئەمجا ئەرا ڕنگ کەمی وەحاڵ زەردەچەوە کارتێری من کە کورکۆم تا ڕەنگێک جوان بینەپی دوای ئەوە باەتە ئاگرەکەمان فرەکەس بوود بینە لە ئەزیزەکانمان ئەیە سۆسەکە بەس چاوەڕیکەی من سۆسەکەمان کەمی وەحاڵ خەسە بوود تا دەستکەینە تەقدیمکردن تاقا سۆسەکە ئێوە توێنن کەرەوە زۆر لێ ئیڵافە بکەن توێنن ئێڵافە نەکەن ئەوە دی خۆدان زانن نسبەتەرا قاپ تەقدیمەکەدان هەرچیەک بوود لە ماڵ مشکلەمان نییە چاوی دەیم لە برنجەکەمان تاکو سۆسەکە حازر بوود بسم الله سۆس برنجەکەیشمان فرەی نەمایە ئێستا چاویک دەیمنە سۆسەکەمان کە مەحاولە بکەی من سۆسەکەمان وە جوانترین شێواز حازر بوود تەکەتولاتی گەرادان دروست کرد هیچ مشکلە نییە لەبەر ئەوە لەیمۆن و کرێم ئەگەر وەریەک بگرن خۆی ئێ لە شیر دروست کریایە ئەیش حامڵە یا ترش و کالسیۆم کشتی تێکەڵ بودویەکە و احتیمال لە مشکلی گەرادان دروست بکرد بەس کە چاوەڕی بکەن لەمان ئاگەر ببینێت کەمی تەجانوس کە دویەکە و هیچ مشکلەیەک ئەرادان دروست ناکات بنسبەتەرا سۆسەکەمانیش فرەی نەمایە حازر بوود برنجەکەیش حازر بی توزە دەستکەیمنە تەقدیم خواردنەکە ئەرادان ئەگەر بانەبان حقیقت کە صحیەن قاب تەختە صحی نییە و فرە هین هەستکەمەوە کاری تێرت بەس ئیمەوە حکومەوە کە جوانە وەکاری تێری من ئیوە ئەگەر حەسکەن لەبان قا فەرفوری وەکاری ئمە لە بود ڕۆتین تەغیر ڕۆتین طبخەکە بکەی من کشوژی خواردن و قاپ شەرمیەگەرادان حازرکە من بڕۆ حەزکردم ڕۆتی نەگەرادان تەغیر بکەم کە وەی قاپە ئەرادان حازری بکەم ئیسەتیم نەدڕێک دەمە برنجەکەم کە برنجەکەم ڕستە حازر بوون کوشتنمەوەی دەستکەمە تەقدیم بسم الله طبعا كالعادة تقديم برنجەکەمان هەر وەی شێوازەکەی من کە فێردان کردمە ڕەنگی فرە جوانە ئەگەر ڕەنگی برنجەکە بدوێنن هەلێوە برنجەکە تەقدیم بکەن بسم الله برنجەکە تەقدیم کردی من چاوەڕیکەی من سۆسەکەمانیش فرەی نەمایە حازر بوود تا سۆسەکەمان حازر بوود ئێمە دەستکەیمنە جوانکاری قاپەکەمان ئیسا کەمەکەمە تێمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵ بیچەکە تا ماسیەکەم ئەرادان تەقدیمەکەی من بۆ جوانترین شێواز بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان تا ماسیەکەرادان تەقدیمەکەی من و شێوازێکی هیوادارم وە دڵدان بوود طبعاً سەڵەتە سووتیەکە جوان ئاوە ڕێکە خەین کە ڕێکی خەی من بۆی شێوازە محاولە بکەن سۆسەکەدان فرە خستنەوەت ئەدی کە سۆسەکەدان ڕەسیایی خەسیە بکوشتنەوەی ئەوەڵ جار تا سەلمۆنەکەم کشتی تام بگرێت چەکەم کەمی لە سۆسەکە خەمەبان قاپەکە و فەرشی کەم ئەلێوە تا سەلمۆنەکە بخەمەوانی دوای ئەوە بسم الله ئەوە یەک پارچە ئەوە دوو پارچە ئەوە سێ پارچە
هەڵێوا جوان قەوە بە هەڵگری من کاروانە پێینەوە تەمان بینەر ئەزیزەکانمان ئەیسا کەمی سۆسیش سۆس کەین لەبان ماسیەکە ئەلێوە ئەوەی شێوازە جا ئەخیرا وليس آخرا أي الزبدة هنا كمان بي فرينين اليوم بكنيبان ماسيكتان أي بالنسبة لها ماسي سلمونة كمان بي شوازيك فرا بسيط وشوازيك فرا آسان حاضري كردي من رادان هي دارم إن شاء الله مقدما وضل دام بود ومقدما نوشي جان دام بود بونجي فرا خوشة بالنسبة لها مكوناتي فرا سهل بي كبرنج صويا صوصا قدروس كردي من صويا وسير وكمي كرا كردي من ناوي انجا برنجا كردي من ناوي برنجا وشي وازا درشد امجا زلاتي سوتيا قال برشاو دان كردي مني كالأخيرة كمي خيو بيبرشيش كيم نباني تام خوي بقرت عليوا اگر حسكن كمي هينيش بكنباني دي خودان زانن اوريغانو ياخد او ليمون او ديرا خودان مينت خودان وكيل بلباني تشتيلا السبين العزيزة كانمان كأي طبقة حاضر بي تيمن كما شورباي هنا قشرادان حاضر كيمن شورباي صوصاتك كمكوناتي فرا آسانة لا كشمالي هس أو مكوناتي مجرد كمي بازاليا أي تشتيلة تويمن كأنا حاضرن لقش ماركتيك سينني مجرد كمي بس يك حمسة بسيطيك دنبي دواء أوا دس كان إضافي أو وباقي ترتيبات يستشعري كيمن بس وحال تاوغا ما نقر موجود تا هنا قد يكالي بود أو صوصات يكالي بود لا أخيرا أو كيم نباني أيش تقريبا فري مطعم كان دروسي كت كأول ما دانشيد ميوان داري أراد كريد سوبي كتيرنا خدمتت أي 1 كيلو سوب سانة كهيج ناتواني من را مكوناتي مجرد أي نشاستا ديري من نيما بيش وقت حاضري كرديمنا كم نشاستا بتاوننو ونو أو تا صوصا كمان خزدر بتشت يا جوان كما ايه تحمل كريم ناكد استقاط تقديمه كتيري من تحمل هي ناكد كريم ناكد لان باتاتو يتشتيلا تقريبا والكريم هنا جنجت قاط تقديمه كمان حاضر كيمن مؤقتا تمام شوربه كمان كما ايش كلاسي اگر بدونني باتاتو جزر وبازاليا شاوري كيمن بس كمي حاضر بود رنگاقي دس كده تغيير بين كرنگاقي تغيير بي دواء او نشاستاقا كيمن ناوي والكمي بهارات كهم فرا تشتراني تماما مجرد كمي كمونو كمي بيبرشو خير كيمنا ناوي اگر خودان حسكن ماجي بكنا ناوي ودي خودان زانن عليوا جوان دس كيمنا سور كردنوي طبعا تيونن ارد وتيونن نشاستاش حاضر بكن مشكلة دانية يا ارد يا خود نشاستا مشكلة ما ناود او دي لاي خود عميند خودان وكيل بون لباني السبينة لأزيزة من كرسمنا اي مرحلة اوغا كيمنا ناوي كأوغا كرديمنا ناوي كما دي
نشاستاگەرای گرینەوە و کەم نەیناوی تا خەسەوە بود و تەقدیمی بکەی من بالنسبة ئەرا بەهاراتمان کەالعادە بیبەر ڕەشەکە وەکارتێری من ئەوە بیبەر ڕەشەکە وەکار هاوردی من ئەجا لە دوای بیبەر ڕەشەکە کەمی خوێوە کارتێری من جا لە دوای خوێگە کەمی وەحاڵ زەردە چەوەوە کارتێری من کە تقریبا نیم کەوچک چای کەمی نعناع وشک نیم کەوچک چای نعناع وشک کەمی زەردەچەوە کە نیم کەوچک زەردە چەوە نیم کەوچک چای طبعا دوایەوە چاوەڕێکەی من کە سۆسەکەمان حازر بود و کەمە دەستکەینە شۆرباگەمان کە حازر بی بەس یەک کۆڵانن بەسیتێک بووت ئەمجا دوای ئەوە نشاستاگە کەیم لە ناوی و حازری کەی من تا کەمی خەس بود طبعا مكوناتی فرە بەسیت بیرەوە چاودان زەردەچەوە کەمون نعنای وشک کردیم لە ناوی ئەمجا خوێ و بیبەر ڕەش و سەوزاتەکان هەروەکو خۆدان زانن کە حازرێکەوە کار هاوردی من ڕووی وەشتێنن حازرێکەوە کاربارن بەس وە حاڵ کەمی بکڵت ئەمجا ئاو و نشاستاگە بکەنە ناوی تاکو یەکسەر خەسەوە بود و دەستکەینە تەقدیمکردن ئەمما بالنسبەتەرە ئەخیر تەبەقمان ئەمڕۆ ئەگەر تەقدیمی کردین لەداون و خێر و سەلامەتی بەقلاوەیگە فرە ئاسانە توێنێت لە کشماڵی بکەنەی ئێمە پێش وەختە حازری کردیمنە بەس هەر فێردانکەم ئەی پارچە بیچووگە ئەگەر دیونن مجرد بەس هینی کردمە و عکسە و قاتی کردمە ئەنجا چوکڵ دگانێک کردمە سەناوی و خستمە سەی فڕن تا بۆ جوان قرمزە بود یاخود سوور بوودە و دەستکەمە کەمی نۆتێلا فستوقی تەفاسیلە انشاءالله سەرەوە چاودان کەمێ و هیوادارم انشاءالله مقدما و دڵ ئەزیزدان بود بینەرە ئەزیزەکانمان ئیسە چیمنە فاسلی فرە بەسیت و تێمنەوە خزمەتدان جاری چاوەڕێمان بوون. بینەرە ئەزیزەکانمان لە دوای ئەی فاسڵە بیچووگاتیمنەوە خزمەتدان کە سۆسەکەمان یاخود شۆرباگەمان حازر کێ من کە ڕەسیمە ئەی مەرحەلە کەمی هەوڵ بێ من کەمی قوڵ بۆ بێت دوایەوە کە قوڵ بۆدا نشاستاگە کەیم لە ناوی تا خەسەوە بود بسم الله بەس وەحاڵ بزان بەس قوڵ بۆیە یەکسەر نشاستاگە کەمە ناوی تا ڕەنگ خۆی بسینێت و تەقدیمی بکەم یەکسەر خۆی دی مادام نشاستە هەناوی یەکسەر ئەگەر مسەورەگەرەدان بگردەی بزانت چەند جوان خەسەوبی هەیە کە ڕەسەی مەرحەلەی خەسیە تاو کیفایەتە دەستکەمە تەقدیم کردن بسم الله زانت چەند جوانە شۆربایگە سەحەیە خۆشە تامدارە بەس هەوڵ بن نەدەنەی مەکینە نیان خۆی خۆشێگەی هالە ئەی هینەیلە ئیسە کەمی جوانکاریێرایکێ منوە تۆست دی خۆدانزانن چە کەنەبانی بکەنەبانێرا خۆدان مشکلە نییە وێ بنسبەتەرە شۆربای سۆزەواتەکەمان بی کەمیلەوە ناناوشەکەی نەبانی هیوادارم انشاءالله دڵدان بود مكوناتی فرە بەسیت بی کە مجرد کەمی بەزاریات واستی من بەتاتە و گەزەر حازرێگەس یا ئەگەر یۆ حەزکەن لە ماڵ خۆدان بکەنەی حازری نەوت مجرد ئاو بکەنە ناوی نعناع کەمی زەردەچەوە کەمی کەمون کەمی خوێ و بیبەڕەش بکەنە بانی تا بڕزدا ئەی قەوامیک فرە جوانە و قەوامیک
فرە خۆشە با تا من چشتێک دروست بکەن انشاءالله هیوادارم و دڵدان بود و مقدما جاری عافیەتدان بود هەروەها ماسی سەلەمۆنەکە حاضر کردی من و جوانترین شێواز وەل برنج سۆیا سۆس و سەڵاتەی سووتێ زەڵاتەی سووتێ کە قڕنابێتە مەجموعی سەوزەواتە کوڵنی دەی و کەمە حازریکەیت و شۆرباگەمانیش فرە شۆربای بەسیتیک بی هەلەوە چاو خۆدان کردیمنەی سۆس لەیمونەکە کەم احتیمالە مشكلة دروس بكت بس إيوش هول بيان مكونات فرق علينا وجرد ليمون والزبدة والكريم طبخ أو ليمون شعري كان كشتي التجانس بكت وياكو مجا دواي أو دسكنم خسبوني كخسو بود دواي أو إيوا يكسر تيونن حاضري بكن وبكن يبان سلامونك أما بالنسبة ترى باقلاوا كمان باقلاوا كمان فرة سهلة باقلاوا تونيد لكش مالي بكيدي مجرد عجين بقلاوة توايد ليا تو تونيد عجين بقلاوة لكش يونيك هز تونيد بس وحال أي عجينة كوحال طري بكيد تا أراء آسان بود لدسر طبعا عملية فرة بسيطة كيدي باترفلاي يا كيدي فراشة مجرد هيج ناتواد هر ليوا طبقي كانوا يكو يك قسم لليبن آوا جوان فرة بسيطة عملية آوا قسمي لليبن كشتي وكار ميرن نيمي وكار بارن اليوا فرة عملية بسيطة بس يسمن لي أن ترينا كردما احتمال كمي مواجهة صعوبات كم اليوا جوان بزانن باترفلاي وعكسه اگه تیده بیردان لمنالی او هنا اکردی من ورقه مهفقه ورقه اکردی من هر مبدأ اگه اوس اگر ملاحظه بکن اليوا جوان امجا یک چکل دگان با چکل دگانیک باری من هر مجرد اليوا چکل دگانیک كان ناو هيرجا لبنو تا بقردي عوا جوان وي طريقة كان يبان سيني فرن وخاني فرن تا برز دا أي مرحلة كيسا نشان داندمي كرسية أي مرحلة دي حاضر بودو وقتيش فرني أتواد بس ما محاولة كردي من اختصار وقت قبل كامل كرسي مرحلة أي أحمرارة دي حاضر بود ناس كفرة شيرنا كنباني وحكم أوا شيرة نرمي أوكد كنرمو بي جوان يمينت إمام محاولة كامل أمرو عسل دادان مكامني مكوناتي فرة بسيطة مجرد عسل تايمن والهوير بقلاوة والفستق حلبي من حس كردم أمرو ونوتيلا ردان دروسي بكم يوش اگر حسكن ونوتيلا دروسي مكن وهرشي صوصي خودان حسكن دروسي بكن طبعا عملية قوت مبيدان فرا آسانة عملية مبسطة بزانن باباي من ايلاك وكاري باري من يك طبقة ليواتشي من يك طبقة ليوا وعكسو يك طبقة ليواتشي من يك جاي ترتيمن وعكسو تيونن ودستيش بكني فرا آسانة بزانن عليوا جوان يك قياس عليوا بودا بتر فلاي ياخو بودا فراشة جا لدواء كليوا بيات كمي وحال تشوري بكن ورين تنكا يا وزبدة ام جا بكن يبان سينيك وبكن فرن يكسر حاضر بود هيش ناتوات مجرد أي بساطة طبعا أيلا تيونن اليوا وشيوازة قاتي بكن كقاتي كردن شكل دقاني كتيرن اليوا جوان كوني كان طبعا من هوير بقلاوغا كمي غدر وبيم كردم رو كنزان اسم كواليتي جاي او انا نزمة اي اليوا كني سيني فرنو كمي تشوري كانوا
هەلیواکەنەی فرنەکە لەبان سینی تا حازر بود ئەوەڵ جا ژیرەکەی ئەمجا لە ئەخیرە و بانەکەی کە ڕەسیە ئەی مەرحەلە دوایەوە دەستکەمە تەزین بەسکەی دەستکەمە تەزین ئینشاءڵڵا لە دوای ئەی فاسڵ بیچگە و تیمنەوە خزمەتدان ئەو مەجموعەی بەقلاورادان دروستکە من جارێ چاوەڕیمان بوون برا عەزیزەکانم. بینەرە عەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان و دوای ئەی فاسڵە بیچگە کە شەرحەرادان کردی من چین ئەو بەقلاوە سەریعا حازر بکەن. طبعا من ئیسا حەزکەم لەبان ئەی قاپەرای تەقدیمی بکەم. طبعا ئەی فستق حەلەبیە مەطحون دیری من یەک قاعدەیەک جوان ئەرا باقلاوەکەمان حازرکەی من ئەمجا بزانن عملیەکە چەند بەسیتە مجرد سێ مکەون توایت ئەیە تێری من فرە ناسکە مەقەیت خۆدامون ئەلێەوە قەراغەکەی بکەنە نۆتێلاگەوە ئەمجا ئەلێەوە بکەنەی فستقەکەوە بزانن عملی فرە بەسیت و سەهلە. فرە سەهلە هیچ نێتوات توێنن سناکیگە سەحەیە دروستی بکەنە لا خۆدان خۆشیشە میوانی گەرادان باد میوانداریکەن لە باتی چوکلێت و ئەی تەفاسیلە توێنن ئەی هینە حازر بکەن ئەلێوا جوان فرە بەسیتە ئەگەر ملاحەڵە بکەن شکلیشی جوانە بەس ئەوەیە کە هەویرەکەی فرە ناسکە بزانن فرە بەسیت و جوانە. طبعا ئەگەر ملاحەڵە بکەن ئێمە هیچ نەکردی نەسەبانی نەشیرە و نە هیچ لە ئەخیرە و عەسەلەکە کەمەبانی عسل وەکار هاوردم یەک سەحەیە دوو کە قەوامی جوانترە ئەرە ئەیە ئەیرانە تێلانەگرت بۆ بگرت بەو ئەویش گرت ئەلێوا جوان ئێوە توێنن ئایسکریم بکەنە ناو ڕاستەکەی توێنن فرە چشت ئەرای حازر بکەن دی لای خۆدان بینێت ئەلێوا بزان عەمەلەیەک فرە بەسیتە محاولە بکەن ئەرا دەست مناڵەکاندان جوانەیە بەنای دەستێرا خۆی با بخۆت ئەلێوا جوان دووبارە و سێبارە وەفی دانیشم ئەی ڕەمەزانە دایمەن چاودان و خۆدان بود فرە چشت نەخۆن ئەیە ئەگەر بخۆن یەک دەنەک بخۆن کیفایەتە فرە نەخۆن خواردن ئەگەر بەڵاش بود ڕۆحدان بەڵاش نییە خاستەن ئەی مانگە خۆی ئەی مانگەرە خواردن نەکریایە ئەی مانگە ئەرە تاعەت و عیبادەت و تەندروستی جەستەمان کریایە ئەگەریش بزان ئێوە چاودان ئەگەر لەبان خۆدان هەست کە کشروژی خواردن خۆن و کشروژی شرینی خۆن چاودان و هاوساگاندان بود چاودان و فەقیر حاڵەکان بوون ئەگەر لە خۆدان دروستکردن قەیچەکەت ئەرە هاوساگاندان ئەرە ئەو ئایلە کە ئەوائل فەقیر کە نێتوێنن ئەی شتێ لە دروست بکەن ئیوە هیوادارم ئێوە هەر چەندزانم داعینەیە چتە بژمە پێدان لەبەرەوە خۆدان ئەم کەفین و مۆفین یعنی کوردی خۆمانیژن کار خۆدانکردنەوە ئەو لایش بەس من حەزکەم تەذکیر بکەم هەرا ئەوانەی کە نێبیریان چاودان و دراوسێگاندان بود دراوسێگاندان ئەمانەتە و بان ملدان بنەرە ئەزی ئەیش ئەخیر دەنێک خەڵاسی کردی من
و شرینیک فرە خۆش و تامدارە ئیسەیش تێ من حرەکە ئەخیرەکەمان جوان حازرکەی من ئەلێوە جوان منەرا حەز کردم عەسەل بکەمەوانی حکومەوە عەسەلەکە یەک سەحەیترە دوو تەڕینیەکەت و نرمیێونیەکەت هەروە قووەتی خۆی مینت کەم بە فستقواری منێدا جوانەوە بوت هەیە بنسبەتەرە عەسەلەکەمان داخیرەوە ئەلێوە فستق خەیم لە ناوڕاست ئەلێوە تەقدیمی کێ من هیوادارم ئینشەڵڵا وە دڵدان بی سناکی فرە بەسیتە و فرە خۆشە ئیسەیش یەک مراجعی بەسیتی کەیم نەرا خواردنەکانمان کە یەکی گیان لەوانە بی ماسی سەلمۆن و زەڵاتەی سووتی و برنج سۆیا سۆس تەقدیم کردی منوەل شۆربای فستق شۆربای عەفو فستق شۆربای سەوزەوات برسیمە لە لیم نەگرن وەل ئەو شرینی بەسیتە حازر کردی من هیوادارم ئینشەڵڵا وە دڵدان بوت ئەرا ئەمڕۆ کۆتایی هاتە حەلقەکەمان چاوەڕی بکەن ئەرا ڕۆژێتر و حەلقەی تازە و خواردن خۆش چاودان ماچکەی من چاوەڕیمان بوون